ممنونی والله ممنون. باشی ئەو مۆزوع خۆشە چی بوو ئەگێڕایە بۆیان کاگادنان باشزان. کا عدنان وەرە ئەو مۆزوع خۆشەمان بۆ بگێڕەوە باسی چیتانە کرد والله کاردی دنیای ئیشی باسی کارتانە کرد قرد ساخته چیاکیان زۆر کورە قەردارە و قەردەی بینەوە بڵێ و قەردەی بینەوە والله ناوي دم ابدو قردار رزيل كم لا بقول برداي دوكان بس انا نبغى قردار وقردي بينوا والله قردار كم او قرد بين بس هر دكان دوباره قردار كان هاو قرد بينن قردك بينوا دي يلا تواوك وقتها ما صرتو زور شو بيا دوسا او هي من او برادرنا خوش عندك برادرك عندنا خوشة؟ اي والله برسالة اللي كم دبيتها خاون خلاص باشا خلاط ددمه خلاط باشا ان شاء الله بچه سرقالی روزانه چکارێک دەکەی؟ ئەم مندوب شێریکەمان مندوبی شەریکەی کارەکەتان قورس نییە؟ لا والله زۆر قورس چی بکەم مەجبورن شو بکەم بەتەڵ نابێت لەشتان ساغ بێ وایە وا خۆشترە کار بکەی لە ماڵەوە دابنیشی بەبێ ئیشچیەکەی بەتەڵ نابێت چۆن هاتون بۆ فامیلی مۆڵ؟ والله گوتم بەس ئەو برادەری ببینیم بەس بۆ لای برادەرەکەت هاتووی؟ زۆر چاکە بەخێر بێ سەر چاو پرسیارێکی لێ یەکەم لەگەڵ مەتەڵا باشی مەتەڵ؟ چۆن؟ مەتەڵ باش ئەزانیت؟ زیرەکی لە مەتەڵا؟ نا والله زیرەک نیم زیرەک نین؟ دەی باشە مشکیلە نییە پرسیارێکی لێ یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە؟ پرسیارمان زۆر پێ نازانم کام پرسیاری چی بووە؟ ڕاستەیە بەرمین ڕاستەیە پرسیارەکەمان ئەوەیە کام سوورەت لە قورئانی پیرۆزدا تایبەتە بە ڕزق و ڕۆزی مادەم باسی قەرد و قەرزە قەردار و ئایەتەل کورسی هەمویان تۆڵی ئایەتەل کورسی؟ نا من پێ دەڵم بیگۆڕا پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات چوو گۆرم سێ اختیار تێمێ سێ هەڵبژاردن تێمێ باشە؟ سوورەتی واقعە سوورەتی یاسین سوورەتی فاتحە ياسين اي والله اجل هل بيقرا آية الكرسي ياسين طاو قلب القرآن يعني بداخوا والله ما كهلبو هيك يعني نبو زور آسان كاريشم بو كردي سپاس بو بەشداری کاتێکی خۆش خۆش لەگەڵ